قال تعالى في كتابه الكريم: أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. إن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد رسول الله صلى الله عليه وسلم. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. میوانانی ماڵی خوای پەروەردگار، داواکارم لە خوای پەروەردگار هەر هەنگاوێک کە ناومانە و هاتوین بەرەو بۆ مزگەوت، خوای تەبارەک وەتەعالا هەر یەکەی بە حەسەنەیەک و دواتریش با یەک بە 700 و زیاتر پاداشمان بداتەوە. داواکارم لە خوای پەروەردگار ڕۆژوو تاعەت و ڕکوع و سجود و شەونێژ و قیام و تەواوی ئەو بەندایەتیانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانەیە دەیکەین، خوای پەروەردگار بە ڕەحم و سۆز و میهرەبانی خۆی کە تایبەتی کردو پاداشتی ڕۆژەوان بداتەوە، پاداشتمان بداتەوە. ئامین. خۆشەویستان، ئێمە لەم 3-4 ڕۆژەی داهاتووە بەرەو مەشهەدێک دەڕۆین، واتە لە هەفتەی داهاتوو لەناو ئەو مەشهەدەیە دەبین، بەرەو مەشهەدێک و بەرەو ئۆفەرێکی خوایی زۆر گەورە دەڕۆین. ئەویش ئۆفەری زیندووکردنەوەی شەوەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وەصفی فەرمێ: من قام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک مانگی پیرۆزی ڕەمەزان بگرێت بە ئیمانێکی تەواوەوە، خوای تەبارەک وەتەعالا شەوەکانیشی بە زیندوو ڕابگرێت، خوای تەبارەک وەتەعالا لە گوناهەکانی لەوە پێشی خۆشە بێت. هەروەکو چۆن فەزلێکی تریشمان هەیە بۆ ڕۆژەکەی: من صام رمضانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. کەوابوو لە ڕۆژەکەیە بە ڕۆژوو بیت و دواتریش لە شەوەکانیا زیندوو ڕایگیری دە شەوی ئەخیری، خوای تەبارەک وەتەعالا لە گوناهی لەوە پێشمان هەمووی خۆشە بێت وەکو ئەوە تازە لەدایک بووبی لە کۆتاییەکە ڕۆژی جەژنەکەین. حکمت لە ڕۆژی جەژن ئەوەیە تۆ 30 ڕۆژی تەواو لە خزمەتی خوای پەروەردگاری خۆمانە ئەبین و ئەخیرا خۆشی و شادیەکانمان دەرەبڕین کە توانیومانە ئەو فەرزەی کە خوای پەروەردگار داوێتی بەسەرمانە جێبەجێ بکەین بۆ خوای تەبارەک وەتەعالای خۆمان. ئەگە بڕۆینە خزمەتی ئایەتە پیرۆزەکەش ئەوەیە کە دەفەرمێ: لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر. واتە ئەو شەوەی کە تۆ تایە بە زیندوی ڕای دەگری، خەیری بەقەدەر 1000 مانگ هەیە. ئەمە ئۆفەرێکی زۆر گەورەیە بۆ ئینسانی مسلمان لەسەر ئەرزە. باشترین و چاکترین و گەورەترین ئۆفەری خوای پەروەردگارە بۆ مسلمان. ئێمە گەر سەیرکەین نەوەکانی پێشوومان، بۆ نمونە لە سەردەمی ئادەم عەلەیهی سەلام، دواتر لە سەردەمی نوح عەلەیهی سەلامە، 1000 ساڵ ژیاوە، 1000 ساڵ عیبادەتی کردو بە خوای پەروەردگار. ئێمە بە تەمەنێکی کەمی 70-80 ساڵی ئەگەر زۆر بژیت 90 ساڵی، تۆ لەکوێ گەیتە 1000 ساڵی ئەوان؟ بەڵام خوای پەروەردگار ئەمانەی بۆ داناوی. ئەگەر تۆ لە 1 ساڵات بۆ نمونە 1 شەوی لەیلەتول قەدرت بەنسیب بێ، واتە تۆ لە شەوێکە 83 ساڵ ئۆفەرت دەست ئەکەوێت. ساڵی داهاتوو 83 ساڵ، ساڵی داهاتوو 83 ساڵ بەم شێوە پێشی ئەوانی شەکەویتەوە لە عیبادەت و بەندایەتیەکانە بۆ خوای پەروەردگار. ئەمە حکمەتێکە، ئەمە ڕەحمەتێکی خوای پەروەردگارە بۆ شوێن کەوتوەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە دوایەوە هیچ پێغەمبەرێکی تر نایە. بۆیە زۆر زەرورە ئێمە بەم شێوازە بڕۆینە خزمەتی دەشەوی ئەخیری مانگی پیرۆزی ڕەمەزان کە لە 2-3 ڕۆژی داهاتووە ئێمە دەست پێ ئەەکەین و ئەمڕۆ 16ی ڕەمەزانە. خۆشەویستان، مۆزوعێکی تر و بەبەستێکی ترم لەم وتەیە ئەمڕۆمە ئەوەیە کە بەڕاستی ئینسانی موسڵمان ئەبێت زۆر ئاگای لە خۆی بێ، حەقی خەڵکی تر نەخوا، بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئێمە لە وڵاتێک ناژین موسڵمان بێ، واتە ئەم وڵاتە ئێمە تایە ئەژین ئەنواع وەشقال خەڵکی تایە. هەروەکو خۆیان دەڵێن ئێمە کۆی ئەرز کوڕە ئەرزیەکی تاوامان لە بەریتانیا بچوو کردوتەوە، هەموو قەومەکانی تایە، هەموو ڕەنگ و تامێکی تایە، ئەنواع وەشقال دینی تایە، کەڵچەری تایە. بۆیە دەبێت زۆر ئاگامان لە خۆمان بێت. حکمت چییە لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار کەسێکی ڕاست پاردووە، مەلایکەتێکی ڕاست پاردووە بانگ دەکات کوان ئەو کەسانەی کەوا خوای پەروەردگار بە تایبەت پاداشیان دەداتەوە. کێنەوانەی تایبەت پاداشیان دەداتەوە؟ یەکێک لەوانە ڕۆژەوانەکانن.
یەکێک لەوانەیە کە ئەوانەی کە بە تایبەت خوای پەروەردگار پاداشتی تایبەتی بۆ داناوە ڕۆژۆوانە. لە دوای ئەوە کەسێکی تر کە پاداشتی تایبەتی هەیە ئەوانن کە ئارامگرەکانن، واتە سەبر و ئارامیان هەیە. لە دوای ئەوانیشەوە کەسێکی تر کێیە؟ ئەوانەیە کە لێبوردە و بەخشندن. ئەم سیانە هەرسێکی ئێمە زۆر پێویستمانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئینسانی مسلمان هەر کات هەر ئینسانێک کە مسلمانە و بە ڕۆژوو دەبێ هۆرمۆنەکانی جەستەی و لەشتی بە ئۆتۆماتیکی چی لێدێ؟ دەگۆڕدرێ، تۆزێک تووڕەبوونی زیاد دەکا. واتە خوای پەروەردگار پاداشی کێداتەوە؟ ئەوانەی کە سابرن، ئەوانەی کە سەبر ئەگرن لەسەر ئەو موسیبەت یان لەسەر ئەو حاڵەتانەی لە چواردەوریانایە. بۆیە سەیرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر کەسێ شەڕی پێفرۆشتی، ئەگەر کەسێ قسەشی پێکردی، ئەگەر کەسێ ناڕەحەتیشی کردی، بڵێ ئینی صائم، واتە من بە ڕۆژووم. واتە نابێت تۆ مافی تەنانەت مافی براکەت پێشێل بکەی، مافی دراوسێکەت پێشێل بکەی، تووڕەیت بەرامبەر بە خەڵک هەبێ. مۆزوعێکی تریش ئەویش ئەوەیە تۆ کە بە ڕۆژەکەی بە ڕۆژوو بوویت، خۆت هەر خۆتۆ جەستەت ماندووبوونێکی تایە. ئەو جا شەوەکەشی ناخەوی لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان هاتەوێ ڕێیتر قەدرت بەنسیب بێ، ئەو جا شتێکی تر دێتە پێشەوە بەیانی کە هەڵەسی حەقی خەڵکی ترت لەسەرە. بۆ نمونە ئیش بۆ خەڵگەکەی، نابێ کارێکی وا بکەی کە حەقی خەڵکی تر بخۆیت. خۆی پەروەردگار لە حەقی خۆی خۆش دەبێ، بەڵام لە حەقی خەڵک خۆش نابێ. لە ڕۆژی قیامەتە بێ ئەو کەسە تایبەت لێت خۆش ببێ و خوای پەروەردگاریش لێت خۆش دەبێ. بۆیە زۆر زەرورە ئینسانی مسلمان زۆر ئاگای لە خۆی بێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. دینەکەمان جوانە، پڕە لە جوانی، پڕە لە ڕێز و خۆشەویستی، پڕە لە یارمەتیدان، پڕە لە سەبر و ئارامی، پڕە لەو هەموو جوانەی کە پێغەمبەری خوا هێنایەتی بۆ ئێمە لە ڕێگەی قورئانی پیرۆزەوە. بۆیە دەبێ ئێمە ئەم جوانیانە پێشانی خەڵک بین کە بە ڕۆژوو بوویت و ئینفعالات و هۆرمۆنەتکانت دەگۆڕدرێ، کارێکی وان نەکەین ئێمە خەڵک لە دەستمان ئەمین نەبێ، خەڵک لە دەستمان بێزار بێ، خەڵک لە دەستمان ناڕەحەت بێ، خەڵک لە دەستمان بە شێوازێ تەعامل بکا و قسە بکا کە بڵێ ئەمە مسلمانەکانن کە بە ڕۆژوو دەبن. بۆیە زۆر زەرورە بێ حەقی خەڵک نەخۆین، زۆر زەرورە بێ یارمەتیمان بۆ خەڵک زیاتر بێ، ئارامیمان زیاتر بێ، سەبرمان زیاتر بێ، هێوریبوونەوەی زیاترمان پێویستە. یعنی بە هەموو معناکان ئەوەیە سیفەتی ئینسانی مسلمان ئەبێ بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆی پیشانی خەڵکی بدەین و شانازیشی پێوە بکەین. یەکێک لەو سیفەتە جوانانە ئەوەیە کە ئینسان ئەبێ زۆر ئارامگر بێ، زۆر ئارام بەخش بێ بۆ چواردەورەکەی. و حکمەتەکەش ئەوەیە کە خوای پەروەردگار و مەلایکەتێک بان کاڵێ ئارامگرەکان بێنێمە خۆمان پاداشیان دەدەینەوە. یەکێکی تر لەوانە ئەوانن کە لێبوردن. مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی لێبوردەییە، مانگێکە کە ئینسانی مسلمان دەبێت لێبوردە بێ بەرامبەر بە خەڵکی. خەڵکێکە حەقی خواردووی، مافی خواردووی، لەبەر خاتری خوای پەروەردگار وازی لێبێنە، خوای پەروەردگار بۆتە گۆڕێتەوە بە باشتر، خوای پەروەردگار بۆتە گۆڕێتەوە بە چاکتر و یەک بە 700 و زیاتر پاداشت دەداتەوە. چەند جوانە ئینسان کاتێک کە کەسێک حەقێکی بڕونە حەقی لای کەسێکە بڵێوە لەبەر خاتری خوای پەروەردگار و لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە من لە تۆ خۆش بووم. ئەوەیە نهێنی ئەوەی کە خوای پەروەردگار لە تایبەت پاداشتی ئەوانە دەدەمەوە کە لێبوردەییان هەیە بەرامبەر بە خەڵکی. بۆیە ئەم لێبوردەیە دەبێت لە ڕژیانی ڕۆژانی خۆمانە بیکەین بە کردار. سیفەتێکی تری جوانی مسلمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە سیفەتی بەخشندەییە. ئینسان هەتا بۆی بکرێ لە ڕۆژانەیە ئەگەر یەک پێنسیش بێ بیبەخشێ. ئەم مزگەوتانەی ئێمە دروستمان کردوون، ئەم مزگەوتەی ئێمە تایە کۆبووینەتەوە. یعنی من دەزانم سەتانەوەتی لەسەر شانی ئەم برا بەڕێزە بۆ کە دروستی کردووە. پێویستی بە یارمەتیدانە، پێویستی بە دەستگرۆییە، پێویستی بە دەستە جەمعیە. بۆی مزگەوتەکانمان وەکو خۆی بڕواتە پێشەوە، بۆی مزگەوتەکانمان وەکو خۆی بەردەوام بێت و هەروەها لێبوردەیی زیاتر، بەخشندەیی زیاتر. حکمت چی؟ ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەچین زەکاتی ماڵەکانمان دەرەکەین. یعنی ئەمە حکمتێکی ترە بۆی تۆ یەک بە 700 و زیاتر لە مانگەکانی تر پاداشتی لەسەر وەرەگریت. زۆر پێویستە ئینسانی مسلمان ئاگای لە پرۆسەی زەکات بێ. نابێ ئینسان لە زەکات دوا بخات، یان نابێ ئینسان زەکات پشتگوێ بخات. چۆن نوێژەکان فەرزە لەسەرمان، هاتوین بۆ ئەیرە و سوجدە بۆ خوای پەروەردگاری خۆمان دەبین، بەو شێوازە هەمان خوای پەروەردگار زەکاتی لەسەر فەرز کردوین، حەجی لەسەر فەرز کردوین. یعنی ئینسانە بێ زۆر ئاگای لە خۆی بێ. کاتێ مانگی ڕەمەزان دانراوە بۆ زەکاتدان، هەر مسلمانێک ڕێژەکانی بەم شێوازەیە ساڵ بە ساڵ دەگۆدرێ بە گوێرەی ئاڵتونە. لە 4700 پاوەند زیاتری هەبوو زەکاتی دەکەوێت. دەبێت زەکات بدات ئەو ساڵە. لە ساڵێکی بوونە لە 1000 پاوەنیشە تۆ چەند دەدەی؟ ئێمە ڕۆژانە هەمومان لەم وڵاتە ئیشەکەین.
کە تۆ ئیش دەکەی لە وڵاتە لە 120 پارەکەت هی حکوومەتە بدەی بە تاکس. ئەمە لە هەفتەیەکە تەسەورکە ئەگە لە مانگە 1000 پاوان وەرگریت و 100 پاوانی بدەی بە تاکس. بەڵام لە کۆی گشتی ساڵەکەیە سەیر و ڕەحم و سۆزی خۆی پەروەردگارگە. حکمەتی لە زەکات چییە؟ ئەوەیە کە تۆ بیدەی بەو تاقمانەی کە خۆی پەروەردگار بۆی دیاری کردووی لە قورئانە. حکمەتەکە ئەوەیە خەڵک برسی نەبێ، خەڵک هەژار نەبێ، ئەوەی بەڕێگاوە دێت ناڕەحەت نەبێت، یارمەتی بدەیت، دەستگرۆیی بکەیت، مزگەوتەکانمان پێویستی بوو پێداویستەکانی بۆ جێبەجێ بکەیت. بۆچی؟ بۆی ئینسانی مسلمان ماڵەکەشی بە بەردەوامی گۆڕانکاری تا دروست بێ و حەقی ئەو خەڵکەی کە لە ماڵیا هەیە حەقەکانی خەڵک بدات. هەروەکو حەقی براوسێ و چواردەور و ئەمانە لەسەر شخصی خۆشمانەیە حەقەکانی ئەوانیش بدەین. صفەتێکی تر لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بریتێ لە بەخشندەیی بۆ چواردەور بۆ ئەو کەسانەی کەوا پێویستیان بە یارمەتیە. ئەگە لە کوردستان بیدان لە هەر وڵاتێکی تر بێ پێویستی بوو هەوڵدە ببەخشە. خی پەروەردگار وەحدی داوە ماڵی ئینسان بە بەخشین کەم ناکات. یەکێکی تر لەوانەی کە دەمەوێت باسی کەم بەڕاستی بەڕێزان ئەم مانگە مانگی قورئانە. کۆمەڵە سیفەتی زۆر جوان لە مانگی ڕەمەزانە هەیە، سیفەتی زۆر گەورە هەیە. ئێمە ئایا دەزانین کە ئەم قورئانەی کە بۆتە ڕێڕەوی ئێمە، بۆتە مەسارێک و ڕێگایەکی ڕاستەقینە بۆ ئێمە بۆ بەهەشت، لە مانگی پیرۆزی ڕەمەزان هاتۆتە خوارەوە. حکمەتی لەیلەتول قەدرەکە ئەوەیە لەو شەوەیە قورئان دابەزیوە. شهر رمضان الذي أنزل إليه القرآن واتە شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. واتە خوای پەروەردگار قورئانی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ناردووە. سەیری ئەم قورئانەکە کاچیتە خزمەتی. من تەنها یەک ئایەتان لەناو قورئانە بۆ باسکەم کە خوای پەروەردگار ئەم عەبدانەی بە نەوعێک بانگ دەکا: يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. خوای پەروەردگار زۆر بە جوانی بانگی عەبدەکانی دەکا، زۆر بە جوانی بانگمان دەکا ئەو کەسانەی کەوا گوناه و تاوان سەردڵی گرتوون. خوای پەروەردگار بێبەش مەبن لە ڕەحمەتی خوای پەروەردگار. خوای پەروەردگار لە هەرچی گوناه هەیە خۆش دەبێت. یعنی ناکرێ ئینسانێک کە بۆ نمونە خۆی مەیوس کا لە ڕەحمەتی خوای پەروەردگار، ناکرێت تووشی تاوانێک بووبی خۆت مەیوس کەی لە ڕەحمەتی خوای پەروەردگار. هەرچی تاوانی سەر ئەرز هەیە وەکو کەفی سەر دەریابێ خوای پەروەردگار لێی خۆش دەبێ مادام تۆ موسڵمانی تو سوجدە بۆ خوای پەروەردگار دەبەی. وەرە بۆ مزگەوت نوێژەکانت بکە، نابێ ئینسان لە خوا دوور بێ. معلومی جەنابتانە ئەو کەسانەمان کەوا لێرە هەمووی خەڵکی وڵاتی ترین، کەست لەگەڵ نەهاتووە، نە دایکە نە باوکە نە کەسوکارە نە عەشیرەت و نە ماڵە و خاک و هەرچیت هەیە جێت هێشتووە. ئەوەی کە هەیە خۆتی، ئەوەی لەگەڵ تایە تەنها خوای پەروەردگارە. ناکرێ ئینسان خوای پەروەردگاری خۆی لە وڵاتانیا لەبیر بکە، ناکرێ ئینسان دوورکەوێتەوە لە خوای پەروەردگاری خۆی. ئەزانی بینی تۆ خوای پەروەردگار چەندە؟ بینی ئێمە و خوای پەروەردگار تەنها یەک ئەڵڵاهو ئەکبەرە کە ئەڵڵاهو ئەکبەرێکت کرد و چوویتە ناو نوێژەوە، ڕاستەوخۆ تۆ ڕەبتی ڕاستەوخۆت هەیە لەگەڵ خوای پەروەردگار. ئیتر هیچ شتێکی تر لە بینی تۆ خوای پەروەردگارە نییە. نمونەیەکی زۆر جوان هەیە، دەڵێ ئافرەتێک کاتێکە نوێژی دەکرد، دوو منداڵی هەیە، منداڵێکیان تەمەنی 12 ساڵ بووە، کەشیان تەمەنی 5 ساڵ 6 ساڵ بووە. 12 ساڵێکە دایکی لە ناو نوێژا بووە، بچکەکە هەر بە چواردۆری هاتبوو کراسەکەی ڕاکێشا بوو. 12 ساڵەکە پێویستی بوو واز لە دایکم بێرە، نازانی لەگەڵ خوا قسە ئەکا. جا دایکەکەی دەڵێ وەڵی نزیکی 45 ساڵ تەمەنمە، یعنی ئەو قسەی ئەو کاریگەری هەموو تەمەنی بنی هەبوو. ئایا هەر بەجددی من لەگەڵ خوا قسە ئەەکەم لە ناو نوێژەکانمە؟ بۆیە ئینسان ئەگەر لە گرنگی و گەورەی نوێژەکەی تێبگا، فعلەن کاتێک تۆ ئەچیتە ناو نوێژەوە لەگەڵ خوای پەروەردگارە قسە ئەەکەی، مناجاتت لەگەڵ خوای پەروەردگاری خۆتا هەیە. نزیکترین شوێن لە خوای پەروەردگارەوە دیسان هەر لەکوێیە؟ بەبەستم ئەوەیە ئێمە کاتێک چینە ناو نوێژەوە، ئەم مانگە مانگی نوێژە، مانگی قورئان خوێندنە، مانگی سوجدەبردنە. نزیکترین شوێن لە خوای پەروەردگار سوجدەکانمانن. کاتێک چیتە سوجدە، بەتایبەت لە شەوانی تەراویحە، هەوڵە زۆرترین دوعا بکە، زۆرترین نزا بکە، زۆرترین پاڕانەوە بکە، زۆرترین داوا لە خوای پەروەردگار بکە. ناز بکە بەسەر خوای پەروەردگارە، ئیلحاحی لێ بکە ئەوەی کە مەبەستە و بدبێ با خوای پەروەردگار بداتێ. ئەگەر خەیری تابێ لە دنیا، وەڵڵاهی خوای پەروەردگار بەنسیبت دەکا. یەکێکی تر لەوانەی کە حکمەتی ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانیە بریتێ لەو قورئان و ڕێبازەی ئێمە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەوەسفیا فەرمێ: أنا لا أقول لكم ألف لام ميم حرفا
ولكن ألف حرفا وميم حرفا ولام حرفا لكل منها 10 حسنة. سيرك سيو رحمتي خوا سيو رحمتك بو إنسان. پێغەمبەری خوا فەرمێ ئێمە پێتان ناڵێین ئەلیف لام میم حرفن، نەخێر ئەلیف حرفێکە و 10 حەسەنە، لام حرفێکە و 10 حەسەنە، میم حرفێکە و 10 حەسەنە، بەو شێوازە هەر یەکی 10 حەسەنە. ئەوجا ئەم حەسەنانە یەک بە 700، ئەوجا لە مانگی ڕەمەزانە وە زیاتر ئەضعافەن ئەضعاف. بۆیە زۆرترین کات لە خزمەتی قورئان بە لە مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەم مانگە ئۆفەرێکی زۆر گەورەیە بۆ ئینسان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای تەمەندرێژی کردبێ بۆ ڕەمەزان کردوێتی، اللهم بەلیغنا ڕەمەزان، خوایە بمانگەێنە ڕەمەزان. بۆچی؟ لەبەرەوەی ئەم هەموو ئۆفەرە گەورەی خوایەی تایە بۆ ئینسان. زۆر مهمە، زۆر گرنگە ئینسان لە ڕێزی دینەکەی خۆی تێبگا، لە ئاستی دینەکەی خۆی تێبگا، بزانێ ئەم دینە چ مەقامێکی هەیە، چ گەورەیەکی هەیە، چ ڕێزێکی هەیە. ئەوجا زۆر گرنگە ئینسان لە گەورەی خوای پەروەردگاری خۆی تێبگا، بزانێ خوای پەروەردگار بەم هەموو عەزەمەت و گەورەیەی خۆیەوە چەند نزیکە لە ئینسان، چەند نزیکە لە من، چەند نزیکە لە جەنابەت، چەند نزیکە لە برایەکی تر. یعنی ناکرێ ئینسان خوا لەبیر بکە. تەسەوورکەن لە ئایەتەکەی فەرمێ وَنَحْنُ أَقْرَبُ إِلَيْهِ مِنْ حَبْلِ الْوَرِيدِ، واتە خوای پەروەردگار نزیکترە لە ئەو شادەماری کە بەناو لاشەی تۆیە ئەڕوات. تۆ دایکت لە شادەماری، دایکت لەو دەمارە نزیکترە، باوکت نزیکترە، براو خوشکەکانت نزیکترن؟ نا، خوای پەروەردگار لە هەموو کەسێک زیاتر بۆ تۆ نزیکە. بۆیە ئینسان سەیرەکات ئەو هەموو ڕێزەی خوای پەروەردگار بۆ ئینسان، ئەو هەموو خزمەتە، ئەو هەموو جوانەی کە لە ئیسلامە هاتۆ بۆ ئینسان، سەیرەکە ئینسان هە لە خۆیەوە شەرمەکات چۆن لە ڕوود بێ بەرامبەر بە خوایەک بەو هەموو عەزەمەت و گەورەیە. ڕێزی لە ئینسان ناوە لە قورئانە دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. ئەخرەمە زۆر گەورەیە. خوایە بەم هەموو عەزەمەتیەوە ئەڵێ من ڕێزمان لە ئینسان ناوە. و داوای چیشی لێ کردووی؟ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئێمە جن و ئینسانەکانمان دروست کردو بۆ عیبادەت. عیبادەتەکانیش چین؟ نوێژ و ڕۆژ و زەکات و ئەوانەی کە باسمان کرد فەرزەکانە، دوای ئەوانە چین؟ یارمەتی ئەو دراوسەیە دەدەی عیبادەتە، لە تەرافیک لایتی سوورەکە دەوەستی عیبادەتە، ڕێز لە دراوسەیەکت دەگری عیبادەتە، خزمەتی کەسێک دەکەی عیبادەتە، یارمەتی کەسێک دەدەی عیبادەتە، پارەیەک بۆ هەژارێک دەنێری عیبادەتە، تەبەسسومک فی الوجه ئەخیکە سەدەقە، هەر پێ ئەکەنی بە دەمی و عیبادەتە، سەردانی نەخۆشێکەکەی عیبادەتە، ئەچی کەسێک مردووە بە شوێنیان ئەکەوی عیبادەتە، بەقەدەر کێوێک ئوحود خێرت بۆ ئەنووسرێ. و هەروەها سەیریکە ئەمانە. تەسەوورکە سەلام لە کەسێکی عیبادەتە، ئەو جوابت دەداتەوە عیبادەتە. ئەمە هەمووی عیبادەتن. یعنی خوای پەروەردگار عیبادەتەکانی لە بینی خۆمانە هەر چاکەیەکەکەین، خوای پەروەردگار بە حەسەنات و بە زیاتر بۆمان دەنووسێت. بۆیە ئەم گرنگیەیەک لە ئیسلامە هاتۆ بۆ ئێمە کەم عیبادەتە گەورە گەورانن، پێویستە ئینسانی موسڵمان ڕێز لەم عیبادەتانە بگرێ. وا تەسەوور نەکەی دینمان قەدیس کردبێت تەنها لە ناو مزگەوتەکانە، نا، دین لە بازاڕایە، دین لە مەعامەلایە. عیبادەتەکانمان ئەوەیە کە ئێمە فێڵ لە خەڵک نەکەین، عیبادەتەکانمان ئەوەیە کە ئێمە ڕێز لە خەڵک بگرین، عیبادەتەکانمان ئەوەیە کە ئێمە ڕێز لە گەورەکان بگرین و ڕەحم لە بچووکەکانمان بکەین. ئەمەی من باسی دەکەم و 100 باری ئەمە هەمووی لە دینی ئێمەیە جێی بۆتەوە، هەمووی لە دینی ئێمەیە ڕێزلێگیراوە، هەمووی لە دینی ئێمە بە حەسەنات نووسراوە. ئەم حەسەناتانەش خوای پەروەردگار پاداشت دەداتەوە بە 1 بە 700 و زیاتر لەسەری. دەمەوێت ئەوە بڵێم کە ئینسانی موسڵمان ئەگەر شوێنکەوتەی ڕێبازی خوای پەروەردگار بێ، شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە بێ کە خوای پەروەردگار بۆی ناردوین، ئەگەر بەم شێوازە بڕوات، ئینسانێکی خەڵکی بەهەشتە. ئێمە ئەسڵمان خەڵکی بەهەشتین، لە ماوەیەکی کاتیە لەم دنیایەین. ئەم کردەوانەی خۆمان کۆکەینەوە، دواتر کە کۆتایی پێ هاتۆ ڕۆیتەوە ماڵەکەی خۆت لە بەهەشتە. خوای پەروەردگار بەهەشتی پێداوی، خوای پەروەردگار زوڵم لە کەس ناکات. ئەوە ئینسانەکان خۆیانن زوڵم لە خۆیان دەکەن. ئەوە ئینسان خۆیەتی لە ڕێی خوای پەروەردگار لا ئادات و تووشی تاوان و تووشی موسیبەت دەبێ. ئەگینا تاوانەکانیش ئەگەر لەسەری تەوبە بکەی، بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانێک مانگی گەڕانەوەی بۆ لای خوای پەروەردگار، التائب من الذنب كمن لا ذنب له. تۆ سەیری ئەم ڕەحمەتە، هەر کەسێک تەوبە بکات لە گوناه وەکو وای گوناهەکەی نەکردبێ. ئەخر ئەمە لە کوێی دنیا هەبووە لە دنیای ئەمە بەراوردیکەین؟ ڕەحم و سۆز و میهرەبانی خوای پەروەردگار و ئاینی پیرۆزی ئیسلام بە هیچ شتێک بەراورد ناکرێت. بۆیە زەرورە ئێمە لە ئاستی دینەکەمان نابین، بەم شێوازە بین ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە بیکەین بە مانگی کردداری بەندایەتی بە خوای پەروەردگار.
چۆن دەی بە کردداری نوێژ دەکەی ئەوە بە کردداری تەعاملیشمان با خۆش بێ لەگەڵ خەڵکیە، ئەوە بە کردداری دینەکەمان جوانکەین بەرامبەر بە خەڵکی. چەند جوانە ئێمە کاتێک کە دوای کۆتاییمان بە مانگی پیرۆزی ڕەمەزان هاورد، چەند جوانە بەلایانی کەمەوە ختمێکی قورئانی پیرۆزمان کردبێ، چەند جوانە بەلایانی کەمەوە کەسانی دڵیان هێشاوینگەردنی ئازاب بکەین، چەند جوانە بەلایانی کەمەوە ئێمە بتوانین کۆمەڵێک خەیر و سەدەقات بکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزانەیە. ئەمانە هەموو بێ بە تێشوویەک بۆمان دواتر کاتێکە جەژنمان کە شانازی پێوە بکەین، شانازی پێوە بکەین بڵێ خوایە گیانەمە یەک مانگ لەبەر خاتری تۆ بە ڕۆژوو بین. بۆیە خوای پەروەردگاریش دەفەرمێ ڕەمەزان ئەو کەسانەی بە ڕۆژوو دەگرنێمە بە تایبەتی جوابیان دەدەینەوە، بە تایبەتی پاداشیان دەدەینەوە. وبێ دەکەم خوای تەبارەک وتەعالا داوا لە خوای تەبارەک وتەعالا دەکەم عاقبەت خەیرمان کات. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانت، بۆ خاتری ئیسمی عەزەمت، یا ئەڵڵاه یا ڕەحمان و یا ڕەحیم، ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانەمان لێ وەربگریت. خوایە گیان شەوی لەیلەتول قەدرمان بەنسیب بکەیت. خوایە گیان بۆ خاتری ناوە جوانەکانت، بۆ خاتری ئیسمی عەزەمت، خوایە گیان بۆ خاتری ناوە جوانەکانت، یا ئەڵڵاه یا ڕەحمان و یا ڕەحیم، ئەو ڕکوع و سوجود و تەسبیح و سەڵاتەی کە بۆ تۆ یەکەین خوایە هەمومان لێ وەربگرێک بە 700 زیاتر پاداشمان بدەرەوە لەسەری. خوایە گیان لە ڕۆژی قیامەتمان خەرەجێ سێبەری عەرشی خۆتەوە، دواتریشمان خەرە بەهەشتی نەبڕاوی خۆتەوە. آمین آمین برحمتك يا أرحم الراحمين. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم. رحمنا يرحمكم الله. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4